سڵاوتان لێبێ هاوڕانی خۆشەویست ئەم کاتەوە گشتکاتێکتان باش بێ خۆشحاڵم کەەوە هاتمۆ لەگەڵتان بە ڤیددیوێکی تازە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست کە باز دەواکەین چۆنەتی ڕۆیال پاس یا قودوسی بە خۆڕایی وەربگریت پێشۆیی بازدەوە بکەین چۆن ڕۆیال پاسەکە وەرەگەی بە خۆڕایی هیوادارم لایک و شێری ڤیددیوەکەتان بیر نەچێ سبسکرایبی کەناڵەکەش بکەن و زەنگۆڵەکە ئۆڵ بکەن بۆی ناوتان بچێتە ناو تیر و پشتی ئەکاونتێکی ئەم4 بەفرم ئامادەکرۆ بۆی ئازیز خۆشەویست بۆ کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەکەن و زەنگۆڵەکە ئۆڵەکەن دوای گەشتنی کەناڵەکەمان بە 15,000 سبسکرایب لە پاخشی ڕاستەوخۆ لە کەناڵی هیوا ئێژدین ناوتان ئەچێتە ناو گیڤایەوە و بۆ کەسێک کە بە خدیاوەری ئەکاونتی ئەم4 بەفرەکە ئەبێت خۆشەویستان ئێستاش باس لەواکەین چۆن ڕۆیال پاسەکە وەرەگرین هەڵەسین بە ئەنجامدانی یاری ڕووم سۆڵ و سکوات بەڵام یاسای ڕوومەکە نابێ یەکگرتن هەبێ نابێ هاک بەکاربێنن ئەو کەسی کە یەکگرتنی شەکە یاخود هاک بەکاردێنێنە ناو ڕوومەکە گەر یەکەمیش بەدەست بێنێ ئەوە ڕۆیال پاسی پێشکەش ناکرێ ئەیدێن بە کەسی کە دووەمی بەدەستێنەوە یاخود لەسەر کۆمنتەکانیەوەی خۆشەویست دەمێنێتەوە حەستان لێ بیدەین بە دووەم یاخود هەڵسین بە ئەنجامدانی ڕوومێکی تر بۆ کەسانی کە یەکگرتنیان کردوونە ناو یارەکە یاخود هاچیان بەکارهێنا و یەکەمیان بەدەستێنەوە مافیان ئەشتێت خۆشەویستان یاری ڕوومەکە ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 9 شەو لە پەخشی ڕاستەوخۆ لە کەناڵی هیوا بێت لە بەرواری 12/8/2021 چاوەڕوان بن بە هاوڕەکانیشتان ئاگدار بکەنەوە ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 9 شەو لە بەرواری 12/8/2021 یاری ڕووم سۆڵ و سوکاتە بێ ئەو کەسەشکە باسم کردووە براوەی یەکەمە بێ یەکەم بە دەستدێنێ لە ڕوومەکە یوسی یاخۆت ڕۆیال پاسی پێشکەش ئەەکەین خۆشویستان لێرە هاتمە کۆتا ڤیددیۆکە هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ بێ و لایکی ڤیددیۆکەتان بیر نەچێ و شێری بکەن و سبسکرایبی کەناڵەکە بکەن بۆی ناوتان بچێتە ناو تیر و پشکەکە زۆر بەشان ئەزانم لە کۆمنتالە شانسم نییە ئەکاونتەکەم بۆ دەرناچێ سبسکرایبی کەناڵەکە بکە و ئایدی خۆت بنووسە بەڵکو و شانست هەڵەسێ لەگەڵ هیوا ئێژدیا لەگەڵ مامە هیوایە بۆی ببیت بە خاوانی ئەکاونتی ئەم4 بەفرەکە کاتێکی خۆش تا ڤیددیۆکی تر هەر شاد بن